پەیوەندیەکانی کورد لەگەڵ وڵاتانی زلهێز و وڵاتانی ناوچەکە ئەنجامەکەی بۆ کورد هەمیشە سفر بەدەستەوە بووە، چونکە سەرکردایەتی سیاسی کورد لە مێژوودا و لە هەر چوار پارچەی کوردستاندا پەیوەندیەکانیان لەسەر بنەمایەکی بەرژەوەندی گشتی و نەتەوەی و خواستی خودی کورد نەبووە. بە بڕوای شارەزایەکی مێژوو دۆستایەتی کورد لەگەڵ هەر وڵاتێک لەسەر خواستی وڵاتی بەرامبەر بووە و کورد لەسەر حسابی بەرژەوەندی ناوخۆی پشتی بە پەیوەندیە دەرەکیەکانی بەستووە. وڵا بێگومان بە درێژایی مێژوو ئەتوانین بڵێن کە پەیوەندی دۆستایەتەکانی لایەنە کوردەکان لەگەڵ وڵاتانی زلهێز و ناوچەکەدا لەسەر خواست و بەرژەوەندی کورد نەبووە بە دەرەجە یەک، بەڵکو زیاتر لەسەر خواست و بەرژەوەندی وڵاتانی زلهێز و وڵاتانی ناوچەکەدا بووە. یاخۆ زۆر جار بڵێن کورد مەحکوم بە بەبەستنی ئەو هاوپەیمانێتیە کە دوجار لە کاتێکە وڵاتانی بەرامبەر بە خواست و مەرام و بەرژەوەندەکانی خۆیان گەیشتون دوجار پشتیان لە کورد کردووە و کوردیش ئەتوانین بڵێن هەمیشە بە دەرەجەیەک پشتی بە وڵاتانی زلهێز و باپانی دەرەکی بەسووە لەسەر حسابی یەکڕێزی و تەبایی ناوخۆیی. ساڵی 1975 و دۆستایەتی کورد لەگەڵ وڵاتی ئێران شۆڕشی ئەیلول بوو کە لە دوای ڕێکەوتنامەی جەزایر شۆڕشی ئەیلول بە فەرمی شکستی پێهێنرا. لە ساڵی 1970 و ڕێکەوتنی ئێران و عێراق لە دوای شەڕی 8 ساڵی نێوانیان جارێکی تر بە بێدەنگی شکستی بە خەباتی چەکداری هێزە کوردیەکانیانە لە باشووری کوردستان دژی ڕژێمی بەعس. لە ساڵی 1999 لەگەڵ پشتکردنی سووریا لە هێزەکانی پەکەکە دەربەدەربوونی عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پەکەکە و دوجاریش دەستگیرکردنی لێکەوتەوە. لە کۆتاییەکانی ساڵی 2017 ئەو کاتەی دوو زلێزەکانی جیهان ئەمریکا و رووسیا پشتیوانی هێزەکانی یەپەگەیان لە سووریا دەکرد و یەپەگە چووە ناو شەڕی عەفرینەوە دژی تورکیا لەگەڵ پشتێکردنی ئەو دوو زلهێزە و لە دوای بەرژەوەندیەکانی خۆیان کورد جارێکی تر لە عەفرین ڕوبەڕووی شکست بوویەوە. لە ئێستاشدا و لە تازەترین ڕووداوەکاندا ئەمریکا لە دوای بەرژەوەندیەکانی خۆی لە سووریا دەکشێتەوە. لە ڕۆژهەڵاتی فوراتیش جارێکی تر گومان دەکرێت سیناریۆکانی عەفرین دووبارە ببێتەوە و کورد بەتەنها و بێدۆست بمێنێتەوە. بە بڕوای مامۆستایەکی زانکۆش مادام کورد و سەرکردایەتی کوردی لە پەیوەندیە دۆستایەتیەکانیاندا لەگەڵ وڵاتانی زلهێز و ناوچەکە بەرژەوەندی حەزبی و بنەماڵەی لێگەدرێتەوە ئەنجامەکەی هەر زیانی بۆ خودی کورد دەبێت. سیاسەتی ئەوەمان نیە لە پێناو بەرژەوەندی گشتی میلەتەکەمان ئیش بکەین. ئەوەی کە ڕامان دەشێت زیاتر بەرژەوەندی حیزبیە بەرژەوەندی بنەماڵەیە بۆ ئەم مەسەلانە ئیش دەکەین. ئەوەمان نییە مەسەن بین بڵێن ئەوەی قازانجی کووردە بە شێوەیەکی گشتی ئیش لەسەرەوە بکەین استراتیزیەتی بۆ دانێنکەوە لەسەر هەموو ئاستەکان بتوانین ئەمە بکەین. ئەگەر ئەمەمان هەبوایە ئێمە مەسەن ئەمڕۆ لە دنیادا لە وڵاتانی هەموو دنیا کورد هەیە، بەڵام نەمانتوانیوە هێز سوود لەو هێزە مرۆیە وەرگرین کە لە وڵاتان هەیە بە شێوەیە کە لە کاتی پێویست وەکو فشار بەکاریان بێنین. بە بڕوای چاودێرانی سیاسی هەر وڵاتێک بەپێی بەرژەوەندیەکانی خۆی مامەڵی لەگەڵ کورددا کردووە. کورد بێ لێکدانەوەی استراتیژی بووە دۆستی خۆی زانیوێتی و زۆر جاریش لەسەر بنەمای ئەو دۆستایەتیە بە پشتبەستن بۆ وڵاتە شەڕ و شۆڕشی دەست پێ کردووە کە ئەنجامەکەی ئەو پەیوەندیانش هەر شکست و بێکەسمانەوەی کورد بووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.